باس لەوە دەکەین کە بەرهەمی هێلکە لە هەرێمی کوردستان داگەیشتوتە ڕادەی خۆبژێوی و تەواوی پێداویستی هەرێمی کوردستان پڕ دەکاتەوە تەنانەت دەتوانرێت کە هەناردەی دەرەوەی هەرێمیش بکرێت بۆ مەبەستا حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی هەموو پرۆژانە دەکات کە بەرهەمی هێلکە دەخەنە بازاڕەکانی کوردستانەوە لەسەرم بابەتە ئێمە گفتوگۆ دەکەین و یەکێک دەبێت لە تەوەرەکانی ئەمڕۆ لەگەڵ میوانەکەمان فیراس سدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە بەڕێوەبەرایەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەنەری لە کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت جاگەر ئێستا میوانەکەمان ئامادە بێت من دەمەویست پرسیاریەوەی لێ بکەم کە ئاستی بەرهەمێنانی هێلکە لە ئێستادا چەندە و ئەو بەرهەمەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت بە تەواوەتی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ دەکاتەوە یاخۆت ئەو تا ئێستا دەبینین لە زۆرێک لە مارکێتەکاندا ئەوەندەی هێلکەی تورکی دەبینین کە دانرا و نووسراوە هێلکەی تورکی ئەوەندە هێلکی خۆماڵی نابین لە کاتێکدا کە باز لەوە دەکرێت لە ئێستادا بەرهەمی هێلکە بە شێوەیەک یاخود بە جۆرێک بەرز بۆتەوە کە گەیشتۆتە ئاستی خۆبژێوی و لێشی زیاو دەکرێت بنێرجێتە دەرەوەی هەرێمی کوردستان و دەرەوەی عێراقیش لەگەڵەوەشدا دەبینیم دەمانێت بزانین کە ئەو هێلکەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت لەو شوێنانەی کە کوالەتی کۆنتترۆلی تێدا و کوالەتیە و بەرهەمانی کە هاوردەی هەرێمی کوردستان خۆ داخلی هەرێمی کوردستان دەکرێن کوالتەکان وەردەگیرێت و هەروەها بەرواریان لەسەر دەنووسێت تاچەنە و بەروارانە ڕاستە و تاچەنە و بەرهەمی هێلکەی کە داخلی هەرێمی کوردستانەکرێت بە کوالتی کۆنتترۆڵە تێپەڕ دەبێت بەڵێ زان ئێمە هاوکاران دەڵن کە میوانەکە ئێستا ئامادێ و دەچینە لای میوانەکەمان کە جەنابیان فیراس سدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ بوون لە بەڕێوەبەرایەتی سامانی ئاژەڵ و ڤێتەنەری کە ڕاستەخۆ لەگەڵمانە کاک فیراس سڵاوت لێ بێت و بەیانیت باش بێت دەمەوێت یەکەم پرسیارمەوە بێت کە ڕێژەی بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە هەروەها ڕێژەی و هێلکەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت چەندە؟ گەرەسا گوێبیستی من بیت کاک فیراس دەمویست بزانم ڕێژەی بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە هەروەها و بەرهەمەی ئەو ڕێژەی کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت بە دیاریکراوی چەندە و تا چەند توانیوێتی با بڵێن پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە. سڵاو بەیانیتان باش. طبعاً بابەتی بەرهەمێنانی هێلکە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پێویستمان ئەوکو هەرێمی کوردستان ئێمە ڕۆژانە لە هەرێمی کوردستانە پێویستیمان بە 7,000 هێلکەیە بۆ دابینکردنی لە بازارەکانی هەرێمی کوردستانە خۆشبەختانە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەتەورێکی باش گەشەسەندێکی باش لەم بوارەیە بەدی ئەکرێت پێشتر 11 پرۆژەی هێلکەی خواردنمان هەبوون ئێستا لە هەرێمی کوردستانە 27 پرۆژەی بەرهەمهێنانی هێلکەی خواردن هەیە و ئەمانە ئێستا لە حاڵی حازرا بە پێی ئەو واقع حاڵی کە هەیە ئێستا 13,000 کارتۆن ئەخەنە بازارەکانی هەرێمی کوردستانە گەر دیقەتی ژمارەکان بین ئێمە 7,000 کارتۆنمان پێویستە ڕۆژانە بەڵام لە ئێستا 13,000 کارتۆن بەرهەم دێت کە بڕێک لەو بەرهەمە یان بڕێکی بەرچاو لەو بەرهەمە زیادە لە پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان طبعا بەرهەمی زیادیش بە ئالێت و میکانیزم و پێی پێویستی محافەزات و پارێزگاکانە و دەسەڵاتە دراوە تاوان کە هەناردەی ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراقی بکەن ئەو بەرهەمەی کە لێیان زیادە. کاک فیراس حکوومەتی هەرێم توانیوێتی بە شێوەیەکی یاخود با بڵین بە پێی پێویست هاوکاری مادیە و پرۆژانە بکات کە هێلکە بەرهەم دەهێنن لە هەرێمی کوردستاندا؟ بەڵێ طبعاً تایبەت بە هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین یان باڵاترین هاوکاری کە حکوومەت کردوێتی بۆم پرۆژانە بابەتی قەدەغەی هاوردنی هێلکە بووە لە دەرەوەی وڵات بۆ ناو هەرێمی کوردستان ئەمە بەرمەبنای پاڵپشتیکردنی پرۆژەکان و بەمەبەستی کارکردن لەسەر ئەو هێڵە گشتی و استراتیژانی کەم کابینە هەیەی کە خۆی لە فرەچەشکردنی سەرچاوەکانی داهات و بینینەوەی هەلی کار و گەیشتن بە قۆناغی خۆپژێوی لەو بەرهەمانی کە لە هەرێمی کوردستانە ئەهلێتی دامەزراندن و گەشەسەندنیان هەیە
بۆیە کە دیقەتی ژمارەکان بدەین و دیقەتی زیادبوونی ژماری پرۆژەکان بدەین لە دوای قەدەغەی بڕیاری قەدەغەی هێلکەی خواردن ژماری پرۆژەکان زیادیان کردووە بڕی بەرهەمیش لە هەرێمی کوردستانە زیادی کرد ئەمە وەکو پاڵپشتێک بۆ پرۆژەکان بە قەدەغەی هاوردنی هێلکە کرا لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ ناو هەرێمی کوردستان بابەتێکی دیکە طبعاً ئەوەی کە تەحەکوم بە تێچووی بەرهەمهێنانەکە یان ئەتوانین بڵێن ئەوەی کە نرخی هێلکە دیاری ئەکات ئالیکە سەتا هەفتای تێچووی بەرهەمهێنان ئالیکە بەداخەوە کەرستە سەرەتایەکانی ئالیک لە وڵاتانی سەرچاوی بەرهەمهێن لە ئاستی جیهانە گران بوون و ئەمە وای کرد تێچووی بەرهەمهێنان گران بێت وەکو هەنگا وەکو وەزارەتی کشتتوکاڵ بۆی بتوانین تۆزێک لەو گرانی کە هەیە کەمیکەینەوە نرخی ئالیک ئێمە باجی گومرگیمان لەسەر سۆیا و زەیتی ئالیکی و پرێمێکسات هەڵگرتۆبووی بتوانین هەندێک لەو گرانی کە هەیە لە نرخەکانی ئالیکە لە مستەوای جیهان و لە جیهانە بەرز بووتەوە بتوانین وەکو هەنگاوێک تێچۆکە کەم بکەین. باشە کاک فیراز ئەو بەرهەمەی هێلکەی کە لە ناو خۆدا بەرهەم دەهێنێ خۆ دەخرێتە ڕوو کە لە ئێستادا دەڵێن لە ئاستێکی ئەوەندە بەرزایە کە بەشی خۆبژێوی هەرێمی کوردستان دەکات دەتوانێت ڕکابەری بەرهەمی هێلکەی دەرەوە بکات لە ڕووی کوالەتی و جۆرەوە بەدڵنیاییەوە طبعاً ئێمە بەرهەم پێشتر ناڵێن کارمان لەسەر کوالەتی بەرهەمەکە نەکردووە بەڵام شتێکە بۆ پێوترا خواستی هاوڵاتی ینی کوالەتی بەرهەممان لە ڕابردووشا باش بووە لە هەرێمی کوردستانە بەڵام کە بەرهەم زۆر بوو هەر خۆی لە خۆیدا کۆمپانیەکان لە نێوان خۆیانە ڕکابەریەکەن لەسەرەوەی باشترین بەرهەم بێنن بۆی بخەنە بازارەکان و خواستی هاوڵاتیان دابین بکەن هەمومان دەزانین هاوڵاتی کورد ئێمە خواستێکەیە لەسەر هێلکەی سپی لەسەرەوەی کە زێردێنەکەی زەردێکی تۆغ بێت ینی لە ڕابردووە لەوانەیە ئەو جۆرە هێلکەمان نەبوو بێ ئێستا لە هەرێمی کوردستانە ئەوە بەرهەم دێت جگەلەوە لە ڕووی تەندروستیەوە بە تەکید ئەو بەرهەمی لە هەرێمی کوردستانە بەرهەم دێت لە خازعە بۆ زەوابەتی سەحی و بۆ چاودێریکردنی مؤسساتی حکومی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە هەر بەرهەمێک کە هاوردا ئەکرێت بە هیچ شێوەک ناتوانێت ڕکابەری بەرهەمی ناوخۆ بکە لە ڕووی تەندروستیەوە قسەیەکەیە زۆر جار ئێمە مەسەلەن ئەوەترێت یانی تۆ هەرچی بکەیت و لە هەر ڕێستۆرانتێکی دەرەجەیەک تۆ نانێک بخۆی لەگەڵ کۆمەڵێ برادرایان خۆت بەتەنیا مەسەلەن بابەتەکە ئەوەیە کە زۆر جاڵین ناکاتە و خواردنی کە لە ماڵەوەی خۆی چەند سادە و ساکار و بەسیتیش بێ بابەتەکە چیە بابەتە تەندروستیەکەیە مۆزوعە تەندروستیەکەیە ئێستا هەر چەند زەوابەتی سەحی لەسەر بەرهەمی هەوردە دانیت هەر چەندە تۆ ڕێکاری تەندروستی بگریتە بەر بەڵام ناکاوەی کە ئەو بەرهەمەی کە لەناو خۆیان بەرهەم دێت احتیمال لە شتێک لێرە و لێ بەنەوعی لە نەوەکان هەرچەنە هێلکە وەکو بابەت وەکو بەرهەم قەدەغە کراوە بەڵام ئەوەی کە لەناو خۆیان بەرهەم دێت دەستگاکانی ڕاگەیاندنی ئیعلام ئێمەمانن ئەتوانین هەر کاتێ بمانەوێت سەردانی پرۆژەکان بکەین و پرۆسەی بەرهەمهێنان بە چاوی خۆمان ببین و دڵنیا بینەوە لەوەی کە بەرهەمێکی تەندروست باشە کاک فیراز لە کاتێکا کە بەرهەمی هێلکەی خۆمان گەیشتۆ تاستی خۆبژێوی و باز لەوە دەکەیت کە هاوردەکردنی هێلکە لە دەرەوە قەدەغە کراوە بەڵام لە هەمان کاتدا کە دەچینە مارکێتەکان و تا ئەم ڕۆژە گەرێمە دیقەت بین دەبینین هێلکەی تورکی ئەوەی ئەوە دەبینین لە مارکێتەکان داوەنە تو هێلکەی خۆماڵی نابینین کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەرهەم دەهێنرێت لەگەڵ ئەوەشدا لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی بەرهەمهێنانی هێلکە لە ناوخۆدا هەتا ئێستا نرخی هێلکە وەک ساڵانی پێشووتری لێ نەهاتۆتەوە دەزانین کە ساڵانی پێشووە گەرێمە بە هەژماری بکەین بەو شێوەیە هەشت هێلکە بە هەزار و بەڵام لە ئێستادا 6 هێلکە بە هەزارە هۆکاری ئەمانە چی لە کاتێکدا کە ئەمەندە بەرهەمی ناوخۆ لە بەرهەمهێنانی هێلکە بەرز بۆتەوە طبعاً بەرهەمی هێلکە ئەگەر بەراوردی کەین بە سەرجەم کەرەستە خۆراکیەکان کە هەن و بەراوردی کەین بەو تێچۆی کە هەیە و بەراوردی کەین لەو بەو گرانی کە لە ئاستی جیهان لە نرخی نەوت لە نرخی گاز لە نرخی کەرەستە سەرەتایەکانی ئالیک کە بەرزبوونەوەیکی بەرچاوی خۆیەوە بیدیوە ئەگە بەراوردێکی بکەین بەعکسەوە نرخی هێلکە لە چاو خۆیان بەرز نەبووتەوە یعنی ئێمە ئەو نرخی کە باسەکرێت نرخی 3 ساڵ 4 ساڵ پێش ئێستا تەنانەت لە وڵاتانی کە بەرهەمی هێلکە
هێلکە بەرهەمەهێنن یا هێلکەی لێەوە هاوڵ دەکراوە لە ڕابردووە لەوانەش گران بوون یعنی بابەت ئێمە باسی ئالیکمان کرد یعنی کەرەستە سەرەتایەکانی باسی ئالیکمان کرد تەنانەت گاز و غاز ئەوانە کە بەمبەستی گەرمکردنەوە ساردکردنەوەی بە پێی فەسڵەکان هۆڵەکانی بەرهەمهێنان بەکاردێت ئەمانش نرخی گران بوون ئەوەی دیکە بابەتی ئەوەی کە بەنسبەت ئێمەشەوە دیسانەوە ئەوەش وەکو بابەتێک و وەکو هۆکارێک لە هۆکارەکانی ئەوەی کە تێچووی بەرهەمێنان یعنی یەکێ لە هۆکارەکان کەرەستە سەرەتایەکان چ لە کەرەستە سەرەتایەکانی ئالیک و کەرەستەکانی دیکە کاوردە ئەکرێت بە دۆلار هاوردە ئەکرێت ئێ هەمووشمانە زانین لە خلالی ئەم 2 ساڵیان نرخی دۆلار بە چ شێوازێک لە ئەست دیناری عێراقیە گۆڕانکاری بەسەرا هات و بەرهەمیش بە دینارە فرۆشرێ فئەگە بین ئێمە لە ئەندۆمیەکەوە دەست پێ بکەین هەتا گاتە کەرەستە خۆراکەکانی تر هەمووی نرخی بەرز بووەتەوە یعنی بەراورد بە نرخی هێلکە بەڕاستی ئەو بەرزبوونەوەی بەخۆیەوە نەبینیوە لە قەدەر کەرەستە سەرەتایەکانی تر و لە قەدەر ئەو تێچووی کە هەیەی ئەم بەرهەم باشە کاک فیراز تا چەند گرنگەکە پشت بە بەرهەمی ناوخۆیی بەستین لە بەتایبەت بۆ بەرهەمی هێلکە و بەو پێی کە لەناو بازاڕەکانی خۆماندا خۆ لەناو هەرێمی کوردستاندا زۆر باشتر چاودێری کوالەتەکەی یاخود بەرواری کاتی بەرهەمهێنانەکەی دەکرێت وەک لەوەی کە لە دەرەوە هاوردە دەکرێت بەو پێی کە دەبینی لەم ڕۆژانەدا لە سوشال میدیا بڵاو کرا بۆ کە هەندێک هێلکە بەروارێکی لەسەر نووسرا بوو کە هەڵە نەبن 24 نۆ بوو کە هێشتا و بەروارە نەهاتووە. ڕاستە طبعاً بابەتی بەکارهێنانی بەرهەمی ناوخۆ جگە لە بابەتە نەتەوەیەکەی کەەوە بەرهەمێکی خۆماڵیە یعنی لە هەموو دنیاە لە هەموو جیهاناوایە و متەبعە هاوڵاتیانی وڵاتان بەرهەمی خۆیان زیاتر بەکارەهێنن ینی ئەوە وەکو بابەتێکی نەتەوەی وەکەوەی کە پاڵپشتێک بۆ بەرهەمی ناوخۆ و جگە لەوە جانبە تەندروستیەکەیشی وەکو ئاماژەمان پێدا ینی تۆ ئەو بەرهەمی لە ناوخۆیە من نمونەی چێشخانەیەکە بێنایە چەندە لە ڕووی تەندروستیەوە باش بێت چەندە بە ناوبانگ بێت ناکاتە ئەو نانەبەسیتی کە لە ماڵی خۆمانە ئێمە لە ناو کوردەواریە زۆر جارەوە ماوتووە یعنی هەر بەرهەمێک لە هەمان مەبدەە هەمان شتە هەر بەرهەمێک لە کوردستانە بێت ئێمە دڵنیاییە دەین خازع بۆ زەوابەتی ئێمە و لە ڕووی تەندروستی و چاودێری ئەکرێت و هێلکەیەکە یان بەرهەمێکە ئەتوانین بڵین ڕکابەری بەرهەمە گیانەکانە کاتۆ بگرە باشتریشە لە زۆر ڕۆوە. بەڵێ زۆر سپاس بۆ فیراز سدیق بەڕێوەبەری سامان لە سامانی ئاژەڵ لە بەڕێوەبەتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێرتەنەری سپاس بۆی کە لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە